بەناوی خوای بەخشندە و میهرەبان ستڵتان لێ بێ ئەزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر دێمەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست ئەوانەی کە لە پشتمەوە دەیبینن هەر یەکێکیان هی دەستگایەکی جیاوازە و کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان پێ ئەنجامەدرێ بەڵام هەر یەکێک لەمانە بۆ کەناڵێکی جیاواز و هاوکات حەزب و ئەژیندایەکی جیاواز بەکاردێ بۆ هەنێکیان بەدەستکەوتنی زانیاری و کاری میدیایی ئاسانە بۆ هەنێکیانی زۆر قورسە بۆی ئەمڕۆ دەم هەوێ لەگەڵ ڕۆژنامەنووسان بم لە بەرنامەی پەیامی تۆ و لەگەڵ خاوەنی ئەم کامێرە و دەستگایانە بپرسم ئەرێ ئاستەنگەکانی ڕۆژنامەنووسی لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە تا چەند زانیاری لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتەوە بە ئاسانی بەدەست دەگا ئایا ئەو پێشێلکاریانە چین کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت و ئایا تەنها بۆ جارێک و دوانەوە یان بۆ بە دیاردەیەک و بەردەوام ڕۆژنامەنووسان ڕووبەڕووی پێشێلکاری دەبنەوە ئەمڕۆ باسی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری دەکەم بزانین تا چەند لە هەرێمی کوردستان بۆ ڕۆژنامەنووسان چۆتە بواری جێبەجێکردن کە یاسایەکە خزمەت بەکاری ڕۆژنامەنووسی دەکات و دەبێت پێم یاسایە بێ ڕۆژنامەنووسان بە ئاسانی زانیاری و داتایان لەلایەن حکوومەتەوە دەست بکەوێ ئەمڕۆ کۆمەڵێک ڕۆژنامەنووس دەکەمە میوانی بەرنامەی پەیامی تۆ لەگەڵیان تاوتوێی کاری ڕۆژنامەنووسی دەکەم ئەوەی حەزی بەکاری ڕۆژنامەنووسیە ئەوەی دەیەوێت ڕۆژێک لە ڕۆژنامە بێ بە ڕۆژنامەنووس با بینەریەم بەرنامەیەمان بێت و لەگەڵماندا بێ ئەو کەناڵانەی کە زۆر گەورن و پارەیەکی زەبەلاحیان تێدا سەرف دەکرێتن زۆرتر دەستیان بە زانیاری دەگاتن دەبێت لەوە تێبگەن کە ڕۆژنامەنووس کائینێکی مەترسیدار نییە ئەو کەسانەی کە لە بواری ڕاگەاندنی شەکەن سێ بەشیان حەزبین بەشێکیشیان ئەکادمی ڕۆژنامەنووس تیرۆر کراوە کوژراوە بەڵام بکەرەکانی دەستگیر نەکراون جیاوازەیەکی زۆر لە نێو کەناڵەکانە ئەکرێت ئەرێ ئاستەنگەکانی ڕۆژنامەنووسی لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە لە هەرێمی کوردستانە دوو یاسامانەیە دوو یاسای زۆر گرنگن بۆ کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانە کە لە خۆلەکانی پێشی پەرلەمانی کوردستانە پەسەند کراوە یاسایەکی دیکەمانەیە یاسای مافی بەدەستهێنانی زانیاری لە هەرێمی کوردستانە ئەم دوو یاسایەک لە یەک گرنگترن لە هەرێمی کوردستانە بەڵام ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت ئەگە بێت وەکو خۆی جێبەجێ بکرێت هەم کاری ڕۆژنامەوانی ئاسانترە بێت هەم ڕۆژنامەنووس ئەتوانێت بە ئاسانی دەستی بکەوێتە ئەو زانیاریانی کە پێویستی پێێتی بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە هەم یاساکان جێبەجێ ناکرێت هەم جیاوازی لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن حکوومەتەوە لەلایەن دەستگا و دامەزراوەجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان نەکرێت بەرامبەر بە کەناڵەکانی ڕاگەیاندن نەکرێت وەکو پێویست زانیاری نادرێت بە کەناڵەکانی ڕاگەاندن وەکو پێویست زانیاری نادرێت بە ڕۆژنامەنووسان جیاوازەیەکی زۆر لە نێو کەناڵەکانە ئەکرێت ئەمە یەک لە ئاستەنگە هەرە گەورەکانی بەردەم کاری ڕۆژنامەنووسیە لە هەرێمی کوردستان کێشەی یاسامان نییە کێشەی جێبەجێ نەکردنی یاسامانەیە ئەگەر یا بێتم یاسایانە جێبەجێکرەوەی کە مافی بەدەستهێنانی زانیاری تا چەند کاری ڕۆژنامەنووسی ئەکوێتە سەر ڕێچکە یاساییەکەی خۆیەوە بێگومانیان ئێمە کێشەی وەکو خۆت ئاماژە بۆ کرد کێشەی یاسامانە لە هەرێمی کوردستانە کێشەی ئەومانەیە کە یاساکان وەکو خۆی جێبەجێ ناکرێت هەرێمی کوردستانە تەنها یاسای ڕۆژنامەگەری نیە لە هەرێمی کوردستان خۆی جێبەجێ ناکرێت بەڵکو زۆربەی یاساکانش وەکو خۆی جێبەجێ ناکرێت لە هەرێمی کوردستانە خۆشەزانی کاری ڕۆژنامەنووس یا خودکاری ڕاگەاندنکار لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە زۆرترین زانیاری بەدەست بهێنێت بەڵام لە جیاوازیکردن لە نێو کەناڵەکانی ڕاگەاندنە زانیاری بدرێ بە کەناڵێکی دیکە نەدرێ بە کەناڵێکی دیکە ئەمە ئەوکو ئاماژەم بۆ کرد گەورەترین ئاستەنگە ئێستا لە بەردەم کاری ڕۆژنامەنووسی هەیە لە هەرێمی کوردستانە ئاستەنگی دیکە لە بەردەم کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە پێشێلکاریە لە بەرامبەر کە ڕۆژنامەنووسان ئەکرێت بۆ نمونە خۆپیشاندانێکە بێ گربوونەوەیەک ئەکرێت ینی ڕێ لە ڕۆژنامەنووسانە گرێن وەکو خۆی ئەو زانیاریانە بگوازێتەوە خۆکو خۆی ئەو گربوونەوە ئەو خۆپیشاندانە بگوازێتەوە ڕێگری لەکرێت لە نانی هێزەمەکانەوە کەلوپەلی ڕۆژنامەوانەکان ئەشکێنرێت زۆرجە ڕۆژنامەنووسان لیان ئەدرێت ئەمانە هەموو ئاستەنگە لە بەرکاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان لە نێوان میدیاکان دەکرێت لە پێدانی زانیاری بەڵێ بێگومان سەرەتا کە ئاماژەم بۆ کرد زانیاری زۆر لە ڕۆژنامەنووسان دەشاردرێتەوە زانیاریەکی زۆر دەدرێت بە کەناڵێکی دیاریکرا و نادرێت بە کەناڵێکی دیکە ئەمە هەیانی هەمووی پەیوەستە بەوە کەوتم یاسای مافی بەدەستهێنانی زانیاری وەکو خۆی لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت باسی کۆمەڵێک کێشت کرد پێم بڵێ ینی حکوومەتی هەرێمی کوردستان نازانێت چۆن تەعامل لەگەڵ کاری ڕۆژنامەنووسی بکە یان هۆکارەکە چییە ینی ڕۆژنامەنووس وەکو کەسێکی ینی ئاسایی سیر ناکرێت لەلایەن هێزەمیەکانەوە لە خۆپیشاندانیان وەکو کەسێکە بۆ خزمەت هاتووە بۆچی بەو شێوەیە سیر ناکرێت ینی فەهم کێشەی فەهممان هەیە ئێمە
خۆی ڕۆژنامەنووس نابێت و کەسێکی ئاسایی دەمەشا بکرێت ڕۆژنامەنووس شخصیەتە خۆی لە هەموو کارێکی میدیایە کە ئەکرێت لە هەرێمی کوردستانە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خۆک و ڕۆژنامەنووس مامەڵە لەگەڵ تۆیان ناکە کێشەکە لەوەیە ئەو دەستگا و دامەزراوە ئەمنیانەی کە مامەڵە لەگەڵ تۆیە ئەکەن ڕانەهێنراون کە چۆن مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسیاکە بکرن ڕانەهێنراون چۆن مامەڵە لەگەڵ ئەو کامیرەمانەیە بکەن کە ئێستا وێنەی ئەمە ئەکرێت ئەمانە هەموو کێشن نەبوونی ڕاوێژکاری پێویست لە مەسەلەن لە نێنەوە دەستگا و دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی چۆن بتوانن مامەڵە لەگەڵ میدیایە بکەن چۆن بتوانن مامەڵە لەگەڵ کامیرەمانێکا بکەن چۆن بتوانن مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسێکا بکەن چۆن بتوانن مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسێکی سەربەخۆ و حزبی و غێری حزبیدا بکەن ئەمانە هەموو کێشن لە بەردەمکاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانەوە کاک سعید پێم بڵێ ئێستا کە ئاستەنگەکانی بەردەمکاری ڕۆژنامەنووسی چەنێکە و کابینە بە دوای کابینە زیاد دەکا یا خود کەمەکاتەوە پێشێلکاریانی بەرامبەر کاری ڕۆژنامەنووسی ئەکرێ بەڵێ دیارە بەهۆی ئەوەی تا لە هەرێمی کوردستاندا ئەو سیستمی کە کاری پێدەکرێت هەمان ئەو سیستمەیە بۆیە ڕێژەی بەرزبوونەوەی ئاستەنگەکانی بەردەمکاری ڕۆژنامەنووسی لە نێوان کابینێک بۆ کابینەیەکی دیکەدا ئەگەر بە ژمارە بگۆڕێ بەڵام لە شێوە و ناوەڕۆکدا وەکو یەکە ڕاست ئێمە لە ساڵی 2006ەوە کە یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەنووسیمان لە کوردستاندا هەیە بەڵام بەداخەوە هێشتا بەشێک لە دادگاکانی کوردستان پەنا دەبەنە بەر جێبەجێکردنی هەندێک یاسای دیکە بۆی ڕۆژنامەنووسانی پێسەزا بدەن ئەمە لە سەرباری ئەوەی کە هێشتا کە مەودای ئازادی ڕاداربوونی مەودای ئازادی کاری ڕۆژنامەنووسی لە کوردستاندا ئەم فراوانی بخۆیەوە نەدیوە کە پێویستی پێیەتی چونکە هەرێمی کوردستان هاوتەریب لەگەڵ هەموو ئەو قیرانانەی هەیەی پێویستی بەوە هەبوو کە زیاتر مەودای کاری ڕۆژنامەنووسی فراوانتر بکە تاوەکو بتوانین ئەو پەیامانەی لە نێو هەرێمی کوردستاندان ئەو پەیامانەی هەن ئەو دەنگانەی هەن زیاتر بە شێوەیەکی فراوانتر و بە شێوەیەکی ئەکادمیتر و بە شێوەیەکی چاکتر بگا نەک ئەم مەیدانە بەرتەسک بکرێتەوە وە کەس ئاگای لە زانیاریەکان نەبێت سەرباری هەموو ئەوانە دەبێت ئەمە باس لەوەش بکەین کە کەم و کوڕی لەنێو خودی دەستگاکانی ڕاگەیاندنی شێ دەستگاکانی ڕاگەیاندن هەتا ئێستاکە ڕێز لە کادیرەکانی خۆیان ناگرن بەشێکی هەرێ زۆریان بەبێ هیچ گرێبەستێکی یاسایی کار بە لەگەڵ دەستگاکەندەکان بۆچی ڕاگەیاندکار و میدیاکار و ڕۆژنامەنووس بە گشتی نەبووە بە پیشە لە هەرێمی کوردستان تا ئێستا وەکو پیشێک تەعاملی لەگەڵ ناکرێت چ لەلایەن حکوومەت چ لەلایەن دەستگاکانی تایبەتی ڕاگەیاندنەوە خۆی تەرجەمەکردن وەرجێڕانی باس و بابەتەکانی کاری میدیایی لە کوردستاندا لە دۆخێکی نائاساییدا سەری هەڵداوە هەتو ئەگەر باسی مێژووی ڕۆژنامەگەری کوردی بکەیت لە دۆخێکی نائاساییدا سەری هەڵداوە نزیکەی 125 ساڵ بەر لە ئێستا ئەمە باسێکە باسێکی دیکاوێ لە دوای ڕاپەڕینیشدا ئەمە هەر بە نایاسایی دێتەوە مەیدان بە نائاسایی نەک بە نایاسایی بە نائاسایی دێتەوە مەیدان جارێکی دیکە ئەم نائاساییە پەرەی پێدەدرێت خۆی ئێستا لە هەموو وڵاتانی دنیادا بەتایبەتی ئەو وڵاتانی کە ناونیشان و ناسنامەی دیموکراتیەتیان هەڵگرتووە هیچ ڕۆژنامەنووسێک لە خۆیەوە ناتوانێت بێتە ناو کای ڕۆژنامەنووسی دەبێت بە کۆمەڵێک بازگە و فلتری یاسایی و زانستیدا تێپەڕ ببێ و ئینجا دێتە مەیدانەوە لە مەیدانیش سەرەتادا هیچ کەم لە پەیامەکانی بڵاو نابنەوە بەڵام لە کوردستان بەداخۆ بە پێچەوانەوە پێم بڵێ و زانیاریانەی کە میدیاکاریان ڕۆژنامەنووسێک ئێستا بەردەستی دەکات و بڵاوی دەکاتەوە بەدەستکردنی ئەم زانیاریانە بۆ میدیاکان ئاسانە یان جیاوازی هەیە لە نێوان میدیاکانیش لە بەدەستێنانی زانیاری بەهۆی ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا حزب ڕێکخرا و دامەزراوە کەسەکان ڕۆڵ دەبینن بۆیە بەڵێ وەرگرتن و پێدان و گواستنەوەی زانیاریەکانیش کاریگەری و جیاوازی خۆی هەیە دەستگاکەی بەڕێستان کە سەربەلایەنێکی سیاسیە یان لایەنش سیاسی دامی دەکا ئەو هەواڵانی لەو لایەنە سیاسیان زووتر بە تۆ دەگەن نەک بە من کە من لە دەری ئەم لایەنە سیاسیم و بۆ هەموو دەستگاکانی دیکەش بە هەمان شێوەیە ئەوانەی کە زانیاریەکان کۆ دەکەنەوە هەوڵ و ماندووبوونی کادیرەکانی بواری ڕاگەیاندن زیاتر ڕۆلی تێدا دەبینن نەک ئەوەی کە پەیوەندێکیان هەیە خۆ دەستگا هەیە لە هەرێمی کوردستاندا ماندوو دەبێت تا زانیاری دەست دەکەوێت بەڵام دەستگاش هەیە بەبێ ئەوەی ماندوو بێت زانیاریەکە دێتە بەردەستی تەلەفۆنی بۆ دەکرێت پێی دەوترێت سەعاتی ئەوەندە لەو شوێنە ئامادە بە ئەو ئیشە ئەو ڕووداوە هەیە بیگوازەوە پێم بڵێ چۆنە و کێشانەی بەرامبەر ینی بە گشتی باسێکرد ئەو پێشێلکارانە ئەو کێشانی ڕۆژنامە جات بەدەستکردنی زانیاری بێ یاخود پێشێلکاریکردن بێ بەرامبەر ڕۆژنامەنووسان چارەسەرە بێ بەڕای تۆ جارێ سەرەتا دەبێت ڕۆژنامەنووسان لە خۆیانەوە دەست پێ بکەن هێز و قورسایی بۆ خۆیان بجێڕنەوە نەسنێ هەموو دەستگایە کار بکەن و هەموو زانیاریەک نەگوازنەوە و پشت ببەستن بە کارکردن بە یاساکان چونکە ئێمە یاسای بەدەستێنانی زانیاریمان هەیە و یاسای کاری ڕۆژنامەنووسیشمان هەیە و یاسا بەرکارەکانی دیکەشمان هەیە ئەمە لەلایەکی دیکەش دەبێت حکوومەت و ناوەند و دامەزراوە دەستگای جێبەجێکاری و یاساییەکانیش ئەوانیش کار بکەن بۆ ئەوەی ئەم گرفتانە چارەسەر بێت و مەودای ئازادی ڕادەربڕین بەرفراوانتر بێت. بەڵێ زیزاندیارێ هە لەگەڵ یەکێک لەو ڕۆژنامەنووسانم کە زۆر جار پێشێلکاری بەرامبەر کراوە و هاوکات ئەمڕۆ
ڕۆژی ئازادبوونێتی لە کاتێکە لەسەر کارێکی ڕۆژنامەنووسی دەستگیر کرابوو دوای ساڵێک ینی ساڵێک بەسەر ئەم حەدەسەیەدا تێپەڕ دەبێ بۆیە بە پێویستی ێزانم کاک بڕیار وەرگرم کە ڕۆژنامەنووسێکە لە شاری هەولێر کاک بڕیار تۆ بۆم باز بکە ئاستەنگەکانی بەردەم کاری ڕۆژنامەنووسی ئێستاکە لە چ ئاستێکدایە. دیارە ئاستەنگەکان زۆرە ئەگەر باسی بکەین بەڵام دەبێت شتێکی تریش باز بکەین لە پاڵ ئەوەی کە ئاستەنجەکان زۆرە بەڵام ڕۆژنامەنووسی ناپرۆفیشناڵیز وە ڕۆژنامەنووسی دیکەش زۆر بووە بە نمونە خەڵک هەیە بە ناوی ڕۆژنامەنووسی هاتوۆتە گۆڕەپانی میدیا بەڵام لە ئەسڵدا ڕۆژنامەنووس نییە نازانی کارەکە چۆنە بە چ شێوەیەک دەیکات ینی ئەو شێوازە ڕۆژنامەنووسانی ئێستا پەیدا بوونە ئاستەنجێکی یەکجار زۆری بۆ ئێمە دروست کردووە لەگەڵەوەی کە ئێمە پێشەوەی ئەوانیش بێن ئاستەنجی هەر هەبوو بە نمونە جیاوازیکردن لە بینی کەناڵەکان هەبووە پێدانی زانیاری لە نێوان کەناڵەکان هەبووە لە کاتی ڕۆماڵکردنی کار و چالاکیەکانی حکوومەت لایەنە پەیوەندیدارەکانی دیکە زۆر جاری وا هەبووە ڕێگریمان لێکراوە بەڵام دوای ئەوەی کە ئەو ڕۆژنامەنووسانە شاتوونە بە تایبەتی ئەوانە ئاستەنجەکانی یەکجار زۆر بوونە. ینی دەبینین ئێستا ڕۆژانە دەستگای میدیایی زیادەکەینی بەسەدان کەس لە ڕێگای پیج و سوۆسیال میدیاکانەوە ئێستا خۆیان بە تۆڕی میدیایی یان دەستگای میدیایی دەناسێنین ینی زۆربوونی دەستگا میدیاکان تا چەند خزمەت بە ڕاگەیانەکە و بە تایبەتی ڕاگەیانی کوردی کە ئێستا کە خۆت بازە کرد لە کۆمەڵە قەیراندایە. ئێمە کێشەی یەک کێشەی زۆر گەورە هەیە لە ناو میدیا زۆر دەبێ بەڵام بەکارهێنەرانی میدیاکە بە هەمان ئەو سیاسەتەوە بە هەمان ئەو بیر و باوەڕەی ساڵانی نەوەتەکان و ساڵانی 2000 بیر دەکەن و لە کاتێک ئێستادا ڕاگەیاندن بەرەو پێش دەچێت ڕۆژانە ئەلکترۆنیات پێدەدەنێتە قۆناغێکی بەرەو پێش بەڵام قۆناغی ڕاگەاندنی کوردی ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەکشێتەوە پاش چونکە بە حکمیەوەی کە ئەو کەسانەی کە لە بواری ڕاگەاندنی شەکەن سێ بەشیان حەزبین بەشێکیشیان ئەکادمین ئەوە کێشەیەکی هێزگار زۆری بۆ دەستگا میدیایەکان دروست کردووە حەزب دەستی بەسەر هەموو میدیاکان داگرتووە کەواتە هەرچەندی زۆر بێ هەرچەند میدیا بەرەو پێش بچێ بەڵام لە ئەساسدا کەسێکی حزبی بەڕێوەی دەبە ئەو کاتە بە هەر میدیاتە بێ تۆ نەتوانی بە ئازادانە ئیش بکەیت بە ئازادانی خۆت و ڕۆژنامەنووس نەتوانێت بە ئازادانی خۆی بیر بکاتەوە ئیشیشی لەسەر بکات کەواتە بە هەر میدیا هەبێت کە حەزب دەستی بەسەرداگرت بێت. باش پێم بڵێ جیاوازی دەکرێت لە نێوان ئەو کەناڵە حزبیانەی کە جەنابەت باسی کرد لە پێدانی زانیاری و معلومات لە بیدایەتیش باسم لەوە کرد ئەنی ئێستا زۆر بە تایبەتی لە زۆنی زرد کە لێرە لە هەولێرە ئەو زانیاریانەی بە میدیاکانی حزبی دەسەڵاتدار دەدرێت لەگەڵ ئەوانی دیکە زۆر جیاوازی دەکرێت تەنانەت لە کاتی ڕۆماڵکردنی چالاکیەکانیشدا ئەوەندەی لێرە ئاسانکاری بۆ میدیاکانی خۆیان دەکرێت ئەوەندە بۆ میدیاکانی دیکە ناکرێت بە هەمان شێوە لە سنووری یەکێتی کە لە سنووری سلێمانی ئەوەندەی ئاسانکاری بۆ کەناڵەکانی یەکێتی دەکرێت ئەوەندە بۆ کەناڵەکانی دیکە ناکرێت ئەنی کەواتە ئەو جیاوازیە هەیە لە بەتەنها لەوێنا ینی لە زۆر شوێنی دیکەش هەیە بە نمونە لە مەکتب سیاسی حزبەکانی دیکە ئەوەندەی ئاسانکاری بۆ میدیاکانی خۆیان دەکرێت ئەوەندە بۆ ئاسانکاری بۆ میدیاکانی دیکە ناکرێت. تۆکو ڕۆژنامەنووسێک کە ماوەیەکە لە ناوکاری میدیایی پێم بڵێ باشترین چارەسەر چییە بۆ چارەسەرکردنی و هەموو قەیرانەی کە ئێستا ڕۆژنامەنووس و میدیاکار تێکەوتووە ئایا ئێمە کێشەی یاسامان هەیە یان کێشەی جێبەجێکردنی یاخود کێشەکە لە خودی میدیا و حزبەکانە؟ ئەمە هیچ کاتێک کێشەمان نەبووە لەگەڵ یاسا بەڵام کێشەمان لەگەڵ ئەو بووە لە جێبەجێکردنەکەی ئەگەر هاتوو یاساکان کە ئێستا چەند یاسایەکی تایبەت بە بواری میدیا هەیە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت بێگومان ئەو فەوزایی کە میدیا ئەو ڕۆکە هەیە لە کوردستان ئەو فەوزای نابێت بەڵام ئەگەر هاتوو یاساکەش جێبەجێ بکرێت ئەو کات ئەو پەیجە سێبەر و ئەو دەستگا ڕاگەیانە سێبەرەکانی حزبە دەسەڵاتدارەکان کە هەیەە ئەو کات بۆ شێوێ نابێ و ئەو هەموو پەیجەیکە بە ناوی تۆڕی میدیای فلان و کۆمەڵێک پەیجی دیکە هەیە ئەو کاتە ئەو شێوە بازنەفراوانەی میدیایی نابێت بە شێوەیەکی دیکە دەبێت بەڵام گرنگەوەیە چۆن بتواندرێت یاساکە جێبەجێ بکرێت ئەویش کە ناکرێت جێبەجێ ناکرێت ئەگەر هاتو یاساکە جێبەجێ بکرێت زیانێکی گەورە بە میدیای حزبەکان دەگات بۆیە هیچ کاتێک تەنانەت باسیشی ناکەن. چەندە لەوەی بیرەوەریەکی ناخۆش بێ و پرسیارەکەم ناخۆش بێ بەڵام پێم بڵێ تۆ پێما بێک دوو جار دەستگیر کرای
لەسەر چی دەستگیر کرای بۆ دەستگیر کرای ئایا لەسەر کێشەی کۆمەڵایەتی بوو یاخود کاری میدیایی بوو لە ڕاستیدا دەستگیرکردنی من پەیوەندی بەکاری ڕۆژنامەنووسیەوە هەبووە من یەک جاریش دەستگیر کراوم ئەویش بۆ ماوەی 26 ڕۆژ 27 ڕۆژ ئازاد کرم دیارە منیش هەروەکو ڕۆژنامەنووسێکی تری ئەم کوردستانە کە هاتوومەتە نێو کاری میدیایی حیسابم بۆەوە کردووە ڕۆژگارێک پێشەلکاریم بەرامبەر دەکرێت ڕۆژگارێک دەستگیر دەکرێم ڕۆژگارێک ئەوەیە کە ئازار وەشکەنجە دەدرێم بەڵام گرنگەوەی من تاوەکو ئەو ساتێکە ڕاتگرم ینی هەر کەسەی بێتە نێوباری میدیا لە هەرێمی کوردستان دەبێم ئەگەرانە بۆ ژیانی خۆی دانێ هەموو کەسێک دەبێوا بێ ئەگەر بتەوێت تۆ ڕۆژنامەنووسێکی بێلایەن بی بە شێوەیەکی حزبیانە بیر نەکەیەوە دەبێ ئەو شتانە لە بەرچاو بگری چونکە بینیومانە ینی من نمونەیەکی زیندوو بۆچی هیچ ڕۆژنامەنووسێکی حزبی لێی نادرێ بۆچی هیچ ڕۆژنامەنووسێکی حزبی ڕوبەڕووی ئازار و شکنجە نابێتەوە پێشەلکاری بەرامبەر ناکرێت تەنانەت ئەوانەی کە بە نمونە بێلایەنن و کاری میدیایی خۆیان دەکەن بە شێوەیەکی سربەخۆ و دوورن لە پاڵپشتی حزبی بەردەوام پێشەلکاریان بەرامبەر دەکرێت دەستگیر دەکرێن خەڵک هەبووە لە ڕۆژی دەستگیرکردنی تاوەکو ئازادبوونی تەنانەت دادوەری نەبینیوە ینی کۆمەڵێک شت هەیە هەبووە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ڕۆژنامەنووسێک کە هاتە ناو بواری ڕاگەیاندن بیری لەوە کردەوە ببێتە حزبی ئەو کات دەبێ ئەو ئەگەرانەی کە تازە پێشتر باسم کرد هەتا حدێک کەمتر دەبێ بەڵام ئەگەر بڕیاریدا ڕۆژنامەنووسێکی سربەخۆ بێتون و کار بۆ هیچ لایەنێکی سیاسی نەکاتن و بە بیر و باوەڕی هیچ لایەنێکی سیاسی ئیش نەکات بێگومان دەبێ ئەو شتانە لە پێش چاوی خۆی بگرێت بەڵێ ئەزیزان و خۆشەویستان ئەوەی بینیتان بەشێک لە ڕاوسەرنجی ڕۆژنامەنووسان بوو لە شاری هەولێر کە هەر یەکێک بە زۆرێک باز لەو ئاستەنگی و پێشەلکاریانە دەکا کە ڕوبەڕووی کراونەتەوە زۆرترین پێشەلکاریش کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسانەکرێ لە خۆ پیشاندانەکانە دەبینین ڕۆژنامەنووسان دەستگیر دەکرێت و ئازار دەدرێت و ماوەی ڕابردوو هەر ئێمەش مایکمان لێ سندراوی تر بە شێوازەی لە شێوازەکان بە تەواوەتی پێشەلکاریمان بەرامبەر کرا من دوای و ناو بڕەکورتەیە دێمەوە خزمەتی و عزیز و خۆشەویست تاوتوێی زیاتری کاری ڕۆژنامەنووسی لەگەڵ ڕۆژنامەنووسان دەکەم دوای ناوبڕێک کورد دێمەوە خزمەتتان و لەگەڵتان بەردەوام دەبم ئەو کەناڵانەی کە زۆر گەورن و پارەیەکی زەبەلاحیان تێدا سەرف دەکرێتن زۆرتر دەستیان بە زانیاری دەگاتن دەبێت لەوە تێبگەن کە ڕۆژنامەنووس کاینێکی مەترسیدار نییە ئەو کەسانەی کە لە بواری ڕاگەاندنی شەکەن سێ بەشیان حزبین بەشێکیشیان ئەکادمین ڕۆژنامەنووس تیرۆر کراوە کوژراوە بەڵام بکەرەکانی دەستگیر نەکراون جیاوازەیەکی زۆر لە نێو کەناڵەکانە ئەکرێت ئەرێ ئاستەنگەکانی ڕۆژنامەنووسی لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە مامۆسا پێم بڵێ ئاستەنگەکانی بەردەم کاری ڕۆژنامەنووسی ئێستاکە لە چ ئاستێکدایە بە شێوەیەکی گشتی کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بە تایبەت لە قۆناغی ئێستامادا کۆمەڵێک کێشە و گیرروگرفت و لەمپەری لە بەردەمدایە کە وای کردووە ڕۆژنامەگەری کوردی لەگەڵ پێشکەوتنەکانی دنیا لە وای ڕۆژنامەگەری دوا بکەوێت یاخود هیچ نەبێت هاوتەریب لەگەڵ ئەوان نەڕوات کێشەکانیش چەند زۆرێکن یەکێک لەو کێشانەی کە هەیە بە شێوەیەکی گشتی لە میدیای کوردی بە تایبەت ئەو میدیانەی کە ڕاستەخۆ سەر بە حەزب نین کێشەی داراییان هەیە ئەو میدیانەی کە ڕاستەخۆ سەر بە حەزب نین ینی کێشەیەکی گەوریانە بە تایبەت لە ئێستادا کە وەک دەبینین بەهۆی دابەزینی نرخی نەوت و کۆڕۆنا و ئەوانە قەیرانێکی دارایی ڕووی لە وڵات کرد دووچاری کێشە هاتوون ئەگەر بینە و ورتر بکەینەوە بابەتەکە لەسەر خودی ڕۆژنامەنووسەکە خۆی کۆمەڵێک کێشەی دیکە کێشەی زیاتری ڕوبەڕوو دەبێتەوە نزیکترین ئەو کێشانەی کە زۆر لە ڕۆژنامەنووس نزیکە و بەردەوام ڕوبەڕووی دەبێتەوە پێشێلکاریە پێشێلکاریەکانیش چەند زۆرێکن سەرەتایترین پێشێلکاری کە زۆربەی ڕۆژنامەنووسەکان دووچاری دەبێتەوە ئەوەیە بەدەستهێنانی زانیاری ینی هەندێک زانیاری هەیە ڕۆژنامەنووس لە وڵاتە دەستی پێناگات یاخود زۆر بە زەحمەت دەستی پێدەگات ئەگەر هاتوو دەستیشی پێ بگات و کاری لەسەر بکات لەوانەیە دووچاری گیر و گرفت ببێتەوە بە جۆرێک لە جۆرەکان ینی نمونەی زین ڕۆژنامەنووس دابین نەکراوە لێرە ئەگەر بێت و ئیش لەسەر معلوماتێ بکە کە کاریگەری هەبێ بەسەر ینی ڕەوش و گوزەرانی خەڵکەوە ئێمە لە هەرێمی کوردستان
یاسایەکمان هەیە تایبەت بە کاری ڕۆژنامەنووسی یاسای کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان یاسایەکە تێبینی زۆری لەسەر بەڵام لە هەمان کاتدا یاسایەکی زۆر باشە بۆ قۆناغا و ئەکرێ کاری پێ بکرێت بەڵام ئێمە زۆر جار دەبین ڕۆژنامەنووسێک لەسەر بابەتێکی ڕۆژنامەنووسی دەگیرێت کار بە یاسای عقوباتی عراقی ئەکرێت لە جیاتی ئەوەی کار بە یاسای کاری ڕۆژنامەگەری بکرێت ئەمەیان لەلایەک لەلایەکی ترەوە زۆر جار دەبینین ئەو سەرچاوی کە پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووس دەکات دیار نییە یاخود نادۆزرێتەوە یاخود بزر دەبێت ئەنی ئێمە ڕۆژنامەنووسمان بینیوە لێ دراوە ڕۆژنامەنووسمان دیتووە ینی کەلوپەلەکانی دەستی بەسەرداگیراوە ڕۆژنامەنووس عەزیەت دراوە ڕۆژنامەنووس سوکایەتی پێکراوە بەڵام بکەرەکانی دەستگیر نەکراون ڕۆژنامەنووس تیرۆر کراوە کوژراوە بەڵام بکەرەکانی دەستگیر نەکراون یان لێرەدا هەم ئەو کەسانی کە پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسەکەن زۆر جار بزر ئەبن نابیندرێنەوە زۆر جاریش کەسەکان ینی لە ڕووی یاساییشەوە کار بەو یاسای ناکرێت لە هەمان کاتیشدا بەشێک لە ڕۆژنامەنووسەکان هۆشیاری یاساییان نییە لەو کاتێک کە پێشێلکاریان بەرامبەر ئەکرێ سەرەتا بیر لەوە ناکاتەوە بەڵگە یاساییەکان کۆ بکاتەوە بۆ ئەوی بەکاریان بهێنێت یاخود ئەو بەڵگانێکە هەیە دۆکمنتیان بکە وەکو بەڵگەیەک لە بەردەستی بێت بۆ ئەوی بەرگری پێ لە خۆی بکات لە هەمان کاتیشدا بەڕاستی دەستگایەکان زۆربەی دەستگایەکان زۆر کەمتر خەمن لە بەرامبەر کاتێک ڕۆژنامەنووسێکیان پێشێلکاریان لە بەرامبەر ئەکرێت بەشێکی زۆری ڕۆژنامەنووسان دەستگاکانی ڕاگەیاندن مەحامی تایبەت بەخۆیان نییە بۆ ئەوی داکۆشی لە کەیسەکانیان بکات لەسەروی هەموو ئەوانەشەوە ئێمە سندیکای ڕۆژنامەنووسانمان هەیە هەرچەندە سندیکا لە هەموو کەیسەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەنجی هەیە بەڵام دەنگەکە لە چوارچێوەی بەیاننامەیە خۆی دەبێنەوە زۆر جار ئەگەر تێپەڕی دەڵێن ئێمە ئامادەین بۆ نمونە پارێزەری بۆ بگرین بەڵام ئەمە هەموو شتێک نییە بەڵکو دەبێت دەستگایەکە لە هەمان کاتدا سندیکای ڕۆژنامەنووسان زۆر بەجددی لەسەر پێشێلکاریەکانی بەرامبەر ڕۆژنامەنووسان بێتە دەنگ ڕۆژنامەنووس بۆ دەستی ناگات بە زانیاری ڕۆژنامەنووس بۆ پێشێلکاری لە بەرامبەر کرایە بگانە حەقیقەتێک بۆیە ینی لە حاڵەتی وایە شەر نییە ڕۆژنامەنووسەکە هەموو کاتێک لەسەر حەق بێت بۆ ئەوەی حەقەکە بەدیارکرد بۆ نمونە ئەو ڕۆژنامەنووس ئەگەر لەسەر کاری ڕۆژنامەنووسیە و پێشێلکاری لە بەرامبەر کراوە غەدری لێکراوە با مافەکەی بۆ بگەڕێنرێتەوە ئەگەر هاتوو ئەو کەسە ڕۆژنامەنووسەوە ماف زۆر جار ینی زۆربەی قەزیەکانی ڕۆژنامەنووسان بەڕاستی ساغ نابێتەوە لە هەموو لەسەروی هەموو ئەوانەشەوە بەڕاستی داواکاری گشتی لە بەرامبەر کەیسەکانی ڕۆژنامەنووسان زۆر بێ هەڵوێستە و هەڵوێستەکانیان زۆر لاوازە پێم بڵێ کاتێک پامنێرێک دەبینی یان ڕۆژنامەنووسێک دەبینی تێکستێکی جوانی هەیە یان بە چاکەت و پانتۆ ڕێگوەستاوە لەسەر شاشە معلومات دەدات تا چەند ئەم زانیاریانە بە ئاسانی دەست ئەکەوێت لەلایەن حکوومەت و ئایا جیاوازی ژەکرێ لە نێوان کەناڵەکان بە شێوەیەکی گشتی لە هەموو دنیا وایە بەتایبەت لە وڵاتان هاوشێوی وڵاتی ئێمە کاری ڕۆژنامەنووسی کارێکی ئاسان نییە ئەوەیە کە خەڵکی بینێت و بەزەبەت ینی ئەوە نییە بە ئاسانی تۆ وەرەقەیەکت بەدەستەوە بێ و بیخوێنیەوە و خەڵک بێت تەماشا بکە نە ینی پلەبەندیش هەیە لەوەیان ڕۆژنامەنووس هەیە ینی ئەو چەند شتێک کاریگەریان هەیە لە سەریان بۆ نمونە ئەو دەستگایەکە و پامنێرە کاری لێ ئەکات بۆ نمونە ئەو دەستگایە ئەگەر هاتوو سەر بەلایەنێکی باڵا دەست بێت ئاسانتر دەستی بە زانیاریەکان نەگات دوو پەیوەندیەکانی ئەو ڕۆژنامەنووسە تا چەند پەیوەندی بەهێز هەیە لەگەڵ کەسی پەیوەندیدار لەگەڵ بۆ نمونە بەرپرسە ئایا کەسێکی معنیە لایەنێکی معنیە ڕێکخراوێکە دامەزراوەیەکە سێ دەکەوێتەوە سەر قابلیەتی ڕۆژنامەنووسیش ڕۆژنامەنووسی وا هەیە بۆ نمونە لە دەستگایەکی نزیک لە دەسەڵاتچە بەڵام لەوانەیە ئەو قابلیەتەی نەبێت کە ڕۆژنامەنووسێتی تری هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی بەڵام فەرق و جیاوازی زۆر ئەکرێت لە پێدانی زانیاری لە نێوان ڕۆژنامەنووسێکە لە دەستگای ئەی ئیشەکە لەگەڵ ڕۆژنامەنووسێکە لە دەستگای بی ئیشەکە ئەمەش چەند ینی شتێک دەکرێتە پێوە بۆ نمونە ئایا ئەو دەستگای لە فلان بەرپرسەوە نزیکە لە فلان دەستگایەوە نزیکە چەند کاریگەری لەسەر بەرژەوەندەکانی ئەوە بێ بۆ خۆم هەمووی هەیە بۆ خۆم زۆر دووچاری ئەو کێشانە بمەوە بەڵام زۆر موەسسە هەیە زۆر بەرپرسیش هەیە زۆر دام و دەستگا هەتا حکوومەتیش هەیە زۆر هاوکارە من زۆر جار ویستومە زانیارێک وەربگرم دام و دەستگاکانی حکوومەت ینی دەستم پێگەیشتووە بەڵام هەمویان هەندێک شوێن هەیە جیاوازیەکات باسی کۆمەڵە کێشەی کاری ڕۆژنامەنووسیمان کرد هاوکارەکانیشمان باسییان کرد چۆن ئەو کێشانەی ڕۆژنامەنووسان چالەسەر دەبێت و ڕۆژنامەنووسیش لە هەرێمی کوردستان وەکو زۆرێک لە وڵاتانی تر دەبێ بە پیشە ئێمە لە هەرێمی کوردستان کێشەیەکی گشتگیرمان هەیە ئەوەیە کە ینی بەڕێوەبردن بە سیستەماتیک نەکراوە یعنی ئەمە سیستەمێکمان نییە ئۆتوماتیکیان کارەکانی لەسەر بڕوە
بۆ نمونە ئەگەر بێ تەماشای کەرتی گشتی بکەیت بۆ نمونە تەماشاکاری کۆمپانیاکان بکەیت تەماشای بەڕێوەبرنی ڕێکخراوەکان بکەیت هەتا سیستەمێک نییە بۆ نمونە شتەکان ئۆتۆماتیکیان بڕوە لە میدیاش هەمان کێشەمان هەیە یعنی ئێستا ئەگەر بێ بەڕێوەبردننی دەستگاکانی ڕاگەاندن هەر دەستگایەک وەربگرە کۆمەڵک مەشاکلی تێدا هەیە سەرەتا ئەبێ بەڕاستی کێشەکان لەنە خودی دەستگایەکان چارەسەر بکرێت بۆ نمونە ئەو سایتە ئەو ڕۆژنامەنووسە ئەو تەلەڤیزیۆنە ئەبێ سەرەتا دەستگایەکان کارەکانیان بە شێوەیەکی پرۆفیشناڵانە بکەن پیشەگەریانە کار بکەن لە مامەڵەکردنیان لەگەڵ بابەتەکان و لەگەر کارمەندەکانی خۆشان ئێمە زۆر دەستگای میدیایمان بینیوە غەدی لە ڕۆژنامەنووسەکانی خۆی کرد مافەکانی پێنەداون یاخود لەسەر جیاوازی بیوڕا نان بڕاویان کردن لە پیشەکەیان دەریان کردوون ئەمە ئەبێ سەرەتا لە خاڵی سفرەوە دەست پێ بکەین لە خودی دەستگایەکانە دواتر ئێمە بەڕاستی هەندێک کێشەمان هەیە لە یاسا هەندێک کێشەمان هەیە لە تەطبیقی یاسا هەندێک کێشە هەیە تەنها تایبەت نییە بە میدیا بە کۆی بارودۆخی هەرێمی کوردستانە ئەو بارودۆخی لە هەرێمی کوردستان هەیە لە هەموو ئاستەکان لە هەموو سێکتەرەکان لە هەموو چین و توێژەکان ئەم بارودۆخە پێویستی بە باشترکردن هەیە پێویستی بە چاکسازی هەیە پێویستی بە بەرەو پێشبردن هەیە پێویستە هەمووی چارەسەر بکرێت میدیا بەشێکە لە کۆی ئەو ژانی کۆمەلگای کە دەبێت ئەو بەشەی پێویست بە میدیا چارەسەر بکرێت لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسان یەکێکن لەو چینەیە خود یەکێکن لەو پیشەوەرانەی کە وەکو پیشە تەمەشا دەکرێتن بەڵام کەمترین زانیاری بەدەست دەکەویت ئەویش لە پێ لەبەر چەند هۆکارێک و کارەکانێک ئەوێ ئەحزابەکان خودی ئەحزابەکان ڕێنادەن زانیاریەکان بگوازرێتەوە دەرەوە بەدەستی ڕۆژنامەنووس بکە دووهەم حکوومەت خۆی فەرمانگە و میدیا و کۆمەڵێک شتی هەیە زانیاریەکان تەنها لە ڕێگەی ئەوانەوە دەگات دواتر دەگاتە دەست ڕۆژنامەنووسان بۆی بتوان بە باشتر کاری لەسەر بکەن و هەروەها ئەو یاسایانەی لە پەرلەمانی کوردستانیش کە دەرچوون یاسای 35 ساڵی 2008 کە تایبەتە بە ڕۆژنامەگەری و یاسایەکی تریشکە یاسای مافی بەدەستێنانی زانیاریە لە هەرێمی کوردستان وەک خۆی جێبەجێ ناکرێت بەشێکی کە ئەوانەی سەرپەرشتیاری پێدانی زانیاری یاخود لەسەر ئەو یاسای و جێبەجێکاری ئەو یاسای خۆیان جیاوازی دەکەن لە پێدانی زانیاری لە کۆمەڵێک شت بە ڕۆژنامەنووسان ئەمانە هەموو کۆمەڵێک گرفتن لە ئێستادا لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان دەبێتەوە و ڕۆژنامەنووسان ناتوانن بە ئاسانی وەکو میدیایەک یاخود وەکو ڕۆژنامەنووسانی وڵاتانی دەرەوە دەستیان بە هەموو زانیاریەکان بگات بە تایبەتی ئەو کەناڵانەی کە زۆر گەورن و پارەیەکی زەبەلاحیان تێدا سەرف دەکرێتن زۆرتر دەستیان بە زانیاری دەگاتن جیاوازی دەکرێت لە نێوان کەناڵەکان جیاوازیەکان زۆرە نەک ئەوەیە بۆ نمونە هەتا کەناڵە حیزبیەکانی هەرێمی کوردستانیش ئەو زانیاریانەی کە دەیدات بە ڕۆژنامەنووسی حیزبەکەی خۆی کە لە دەستگاکەی کار دەکاتن جیاوازی هەیە لەو زانیارەی دەیدات بە ڕۆژنامەنووسان بەگشتی ئەمانە هەموو جیاوازین کە دەکرێتن لە هەرێمی کوردستان کاکزیریان بەڕای تۆ چۆن ئەو کێشانە و کێشەی بەردەم ڕۆژنامەنووسان و کێشەی بەدەستێنانی زانیاری بەڕای تۆ تۆکو ڕۆژنامەنووسێک چۆن چارەسەرەکرێت چارەسەربوونی ئەم کێشەیە زۆر ئاسانە ئەویش قبولکردنی یەکتر و جیاوازی نەکردن لە نێوان ڕۆژنامەنووسان چکە هەمومان دەمانەوێت زانیاری بگەێنین دەبێت شتێکیش لای بەرپرسان و کاربەدەستانی حکوومەت وە لە هەر شوێنێک و لە هەر جێگایەکن دەبێت ئەوە قبول بکەن کە شتێکەیە پێی دەوترێت ڕۆژنامەنووسان یاخود پیشەکەی پێی دەوترێت ڕۆژنامەگەری کە ئەمانن دەرخەری زانیاری ڕاست و دروستن و ئەوان زانیاری ئەوان دەگوازنەوە بۆ خەڵکو و بۆ میلەت و کە پردی پەیوەندی نێوان هەردوو لە هاوڵاتی و دەسەڵاتە ئەم پردا دەبێت بە باشی بەکاربهێنرێت بۆ ئەوەی قۆڕق نەکرێت و کۆمەڵێک لێ سوودمەند بن و کۆمەڵێکیش زەرمەند بن میدیا لە هەرێمی کوردستان بە دۆخێکی هەرە دژواردا تێدا پەڕێت هاوشێوەی چەندین ساڵی ڕابردوو کە هەمیشە میدیای ناحیزبی یان با بڵێن میدیای ئەو میدیانی کە لە دەرەوەی هێزە دەسەڵاتدارەکان ئیشەکەن هەمیشە بە دۆخی دژواردا تێپەڕێن چونکە بە درێژایی ڕۆژانی ئیشکردنیان ڕۆژنامەنووسان ڕوبەڕووبوونەوەیان هەبوو لەگەڵ هێز ئەمنیەکانی سەر بەدەسەڵاتدا ڕێگریان لێکراوە لە ڕووماڵکردنی زۆر بابەتی گرنگ و هەستیال کە پێویستە بە زووی بڕواتە ناو خەڵک و بەشێکی تر لەو پێشەرکارانی کە تاکو ئێستا بەردەوامە بوونی جیاوازیە لە پێدانی زانیاری دەستگاکانی حکوومەتی هەرێم فەرمانگە حکومیەکان جیاوازی دەکەن لە پێدانی زانیاری لە نێوان دەستگایەک بۆ دەستگایکی تر لە نێوان ڕۆژنامەنووسێک بە ڕۆژنامەنووسێکی تر
لەبەروی میدیای ئێمە میدیایکی نیشتیمانی نییە، میدیایکی حیزبیە و میدیای لە ئێستاشدا لە حیزبیش دەرچوە میدیای شخصن، میدیای بەرپرسەکانن. ئەمە ئاستەنجی زۆر بۆ ئەو ڕۆژنامەنووسان دروست دەکات کە دەیانەوێت بە شێوەیەکی پیشەیانە و وەک ئیتیشی کاری ڕۆژنامانی کار بکەن، هەمیشە بربەست بۆ ئەوانە دروست دەکرێت کە بەرپرسەکان یاخود حیزب دەسەڵاتدارەکان نانەوێت کە زانیاری ڕاست و دروست بگاتە خەڵک. پێم بڵێ جیاوازی دەکرێت لە نێوان کەناڵ و دەستگا و میدیاکانی سەر بەدەسەڵات یان بە گشتی جیاوازی دەکرێت لە نێوان دەستگاکە؟ لە دوای ڕاپەڕینەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو تاکو ئێستا کە من قسە لەگەڵ جەنابتان دەکەم، جیاوازی لە نێوان ڕۆژنامەنووساندا دەکرێت، جیاوازی لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندندا دەکرێت. ئەو کەناڵانەی کە سەر بە حیزب دەسەڵاتدارەکان بەتایبەت سەر بە پارتی و یەکێتین و بەتایبەتتر سەر بە پارتی دیموکراتی کوردستانن، ئاسانکاری ئێزگار زۆریان بۆ دەکرێت. یعنی بەرپرس هەیە خۆی چاوەڕوانی کەناڵەکانی سەر بە پارتی دەکات تاکو دەگەنە لای، بەرپرسێ خۆی پەیوەندی دەکات زانیاری نەداتە ئەوە نایداتە کەناڵەکانی تر. و ڕەنگە لە سنووری سلێمانیش ئەمە تا ڕادەیەک بوونی هەبێت، بەڵێ تاوەکو ئێستا جیاوازی زۆر لە نێوان دەستگاکانی ڕاگەاندندا دەکرێت کە من پێم وایە ئەمە خەوشێکی تاڵە و مۆچێکی ناشرینێ کە هینە بە نێوچاوانی دام دەستگاکانی حکوومەت و بەرپرسانی ئەم هەرێمەوەیە کە جیاوازی لە نێوان دەستگاکانی ڕاگەاندندا دەکەن. پێم بڵێ و کێشانەی کە باس کرد چه جیاوازیەکە چه و پێشێلکارانەی بەردەوام بەرامبەر ڕۆژنامەنووسانەکرێت چۆن چارەسەر دەکرێت؟ ئایا ئێمە کێشەی نەبوونی یاسامان هەیە یان لایەنی جێبەجێکار؟ لایەنی جێبەجێکار کەم تەرخەمە. لایەنی جێبەجێکار هێزە ئەمنیەکان یان با بڵێن حکوومەت بە شێوەیەکی گشتی دام دەستگاکانی حکوومەت ئەوانەی کە ڕۆژانە بەریەکەوتینیان لەگەڵ ڕۆژنامەنووسان هەیە دەبێت لەوە تێبگەن کە ڕۆژنامەنووس کائینێکی مەترسیدار نییە، لەوە تێبگەن کە ڕۆژنامەنووس لە مەریخەوە نەهاتوە، ڕۆژنامەنووس هاوڵاتی ئەم وڵاتەیە، وەک هەر هاوڵاتێکی تر مەعاناتی هەیە، گرفتی هەیە، بەڵام ئەم هاتووە مەعاناتی خەڵک ئەگوازێتەوە، ئەم هاتووە خواستەکانی خەڵک نیشان بە دەسەڵاتەداد و لە هەمان کاتدا ڕۆژنامەنووس دێت کە موکلتەکانی دەسەڵات نیشان بە هاوڵاتیان دەدات. ئەم کارە باشانەی کە ڕۆژنامەنووسان دەیکەن دەبێت دەسەڵات لەوە تێبگات کە ڕۆژنامەنووسان بە دوێ کاری خراپەوە نین. ئێمە نەهاتوین کاری تیرۆری ئەنجام دەین، ئێمە نەهاتوین دام دەستگاکانی وڵات بەسەرێکا بڕوخێنین، ئێمە هاتوین زانیاری ئەدەین بە خەڵک. بۆیە دەبێت حکوومەت لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت وەگەوەی کەوتم ئەوەی کە بەریەکەوتنیان لەگەڵ ڕۆژنامەنووسان هەیە لەوە تێبگەن کە ڕۆژنامەنووس مرۆڤێکی ئاسایی ئەم وڵاتەیە جیاوازەکەی شەمان لە عقلیەت هەیە بێ عقلیەتی بیرکردنەوە بگۆڕێ. باڵە بێگومانە بێ عقلیەتی هێزە دەسەڵاتدارەکان و بەتایبەت هێزە ئەمنیەکان سلکی پۆلیس ئاسایش ئەمانە گۆڕانی بەسەردا بێت. ئێمە لە ماوەکانی ڕابردووە چەندین دەولات و خولمان بینیوە لەگەڵ هێزە ئەمنیەکان بۆی کاری هاوبەش بێکۆ بکەین، بۆی لەیەک تێبگەین. ئێمە هەوڵمانداوە ئەوان تێبگەینین کە ئێمە بە دوای کاری خراپەوە نین، تەنیا دەمانەوێت زانیاری ڕۆژانە بگەێنین بە خەڵک. یعنی بۆچی لە خۆپشاندانێکە لە پڕێکە پەلامای ڕۆژنامەنووس دەدرێت؟ خۆ ڕۆژنامەنووس نەویست و خەڵک بێ خۆپشاندانکە، خەڵک خۆی خۆپشاندانەکە. بۆچی من لەوێ بخۆم و کامیلێک و مایکێکەوە پەلامە لەدرێن لەلایەن هێزە ئەمنیەکانەوە؟ بۆچی لە دانیشتێکی پەرلەمانە ڕێگری لە ڕۆژنامەنووسێکە کرێت و دەرگاژەکرێتەوە بۆ ڕۆژنامەنووسێشتر؟ ئەم هەموو پێشێلکاریانە مانای ئەومان پێدەبەخشێت کە دەسەڵاتاوەکو ئێستا لە کرانەوەی میدیا ئەترسێت، لە پێشکەوتنی تەکنەلۆژیا ئەترسێت و پێی وایە ڕۆژێک لە ڕۆژان ئەم کرانەوەی میدیا ئەم کرانەوەی عولەمەیە ڕۆژێک دێت سەری ئەم دەسەڵات و ئەم دەسەڵاتە ئەستەمکارە ئەخوات. بەگشتی ینی لە جیهاندا و لە هەرێمی کوردستانیدا تا دێت بەرەو پێشچوون لە ڕووی ژیان ڕەڕۆی ژیان ئەڕوا بەڕێوە، بەڵام کاری میدیایی و ئاستەنگانی کاری میدیایی ئەمەش تا دێ زیاترە بن لە تا دێ زیاتر ڕۆژنامەنووسان پێشەلکاران بەرامبەرەکرێت، تا دێ زیاتر ڕۆژنامەنووسان مافیان پێشێرەکرێت. یعنی هەتا دێت هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بەگدا ئانێت لە پێدانی ماف بە ڕۆژنامەنووسان و میدیاکاران. ئەوەی کە ئەیبینی ئێمە ینی لە نزیکترین کاتدا ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و لە پایتەخت هەرێمی کوردستان چەند بابەتێکیان چەند شتێکی گرنگ کە بوونە کە پێویستە میدیاکان بڕۆن ڕوومارەکەن تەنها میدیای یەکلیان نەبێت کەستر باگ ناکرێت، کەس ڕێگەنادەم بچی ئیشی لەسەر بکە. ینی ئەمە گەورەترین پێشەلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان. پێدانی زانیاری هەیە تاوەکو ئێستاکەش؟ تا ئێستا نەکێشەی پێدانی زانیاریە. هەر ینی ڕۆژنامەنووس ئەگەر سەر بەلایەنش دیاریکراو نەبێت لەناو حکوومەت سەر بە باڵەکەی سەرۆکی حکوومەت نەبێت هەر نازانێت چی ڕوو ئەدات. ینی پێین ئەگەر مەگەر بە زۆر هەوڵدا بە دەستی خادەنا هەر قسەشی بۆ ناکرێت وەک پێویست. ینی سابڕۆ سێرگات ئەو میدیانێک کە نزیکن لە دەسەڵات لە
پێکەنەرانی کابینە ئەوانیش دۆخیان وەک ئەوەی کە میدیای سەرۆشی حکومت خراپ ینی ئەوەگەوەی کە لە میدیای سەرۆشی حکومت ئەگوزارێت لە بۆ هیچ کەناڵێکتر ناگوزارێت ئەمە گەورەترین پێشرکاری بەرامبەر ڕۆژنامە نووسانی تا ئێستا تۆ دیقەت بدە کاتێک ئەبینی ئیشێکرێ کاتی ئەبینی یعنی پێویستە میدیاکارندێک معلومات دەستخات دەستی ناخە بەڵام لە بۆ دەستگایکی ڕاگەاندن هەموو ڕۆژێ وەزیر و وتەبێژی حکوومەت و هەمویان لە ناوژووری ستۆدیۆن لە ژووری هەواڵنەکە قسەی بۆکەن ئەمە یعنی وای لێ هاتووە دۆخی ڕۆژنامەنووسی دۆخی میدیا چۆتە قالبێک یاخود لە بە قالبێک بە فکرەیەکی تەسکی زۆر حەزبی سەیر دەگری ئەگەر ڕۆژنامەنووس تۆ سەربەر لایەنێکی دیاریکراون نەبێت ئیشت ناڕابەرەوە لە پایتەختی هەرێمی کوردستاندا. باش پێم بڵێ چۆن چارەسەری ئەو کێشان ناکرێ بەڕای تۆ چۆن چارەسەرەکرێ یان چۆن ئەو کێشانە چین کە دەبێت بزڵ بە چارەسەرکردن نەبوونی یاسا یان جێبەجێنەکردنی یاسا. بە بڕای من ینی جێبەجێکردنی یاسا زۆر گرنگە گەر یاسا لە هەرێمی کوردستان هەش بێت یاسای ڕۆژنامەگەریمان هەیە بەڵام جێبەجێ ناکرێ ینی کەواتە بێت جێبەجێ بکرێت بەڵام یەکشت زۆر گرنگە ینی تێگەیشتنی بەرپرسانی هەرێمی کوردستان تێگەیشتنی خەڵکە لە میدیا باشە ینی خۆی ئەبێت بەرپرس یان هەر کەسێک کە دەسەڵاتدار ئەبێ بای ئەوەندە لێزان بێ زیرەک بێ بزانێت کە چۆن سوود لە میدیا ئەبینێت چۆن ئەتوانێت پەیامی خۆی لە ڕێ میدیا بگەێنێ ینی ناکرێت تۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بیت و بەرپرسێک بیت لە کابینەی نۆ بیت تەنها یەک میدیابەری یان یەک میدیا بانکیت پێواب میدیاکان تر ناتوان پەیامی تۆ بگەین ئەسڵەن زیرەکی لەوەدەیە تۆ بتوانیت تاوای میدیاکان پەیامی خۆت لێبگەینی و هەفتاوی میدیاکان بە میدیای خۆت بزانین ڕنگدانەوەی تێدا ینی خۆتیدا بینیەوە. بەڵێ زیزان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان ڕاو سەرنج و هاوکات خەمی بەشێک لە ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان بوو کە لە ماوەی ڕابردوو بە بەردەوامی پێشێلکاریان بەرامبەر ئەنجام درابوو. دیارە هەرێکێکیان بە جۆرێک پێشێلکاریان لە بەرامبەر ئەنجام درراوە بەڵام زۆرچینە و پێشێلکاریانی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێەوەیە کە زانیاریەکانیان لێ دەشاردرێتەوە یاخود پێیان نادرێت یاخود هەروەکو بەشێک لەوانە باسییان دەکرد زانیاری دەدرێت بەشێک لە میدیاکان و بەشێک لە میدیاکان بە هیچ جۆرێک زانیاریان پێ نادرێت. ئەڵقێم زاری بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیوایی توانی بم بەشێک لە کاری میدیایی لە هەرێمی کوردستان بۆ ئێوە بگوازمەوە و سەرنجی میدیاکاران بە تەواوەتی ڕوون بێت لە بەرنامەکەمان. تاڵقێکی تر و بەرنمەیەکی تر دەگەڕێمەوە لای ئێوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خواب.